گەنم یەکێکە لەو دەخڵودانە گرنگانەی کە لە زۆربارەکان تا بەکارتێن هەندرێت و یەکێکە لە دەکرێت بڵین ئەو خواردنە سەرەکیانەی کە خەڵکی بەکاری دێهێنن بۆ دروستکردنی ئارد و ساوەر و وەروەها ماکەرۆنی و زۆر بابەتی دیکە. جا گەنم تایبەتمەندی خۆی هەیە، وەروەها بەهای خۆراکی زۆریتیا هەم لە کانزاکان، ڤیتامینەکان، ڕێشاڵەکان و سەرجەم ئەو مادە خۆراکیانەی کە لەش پێویستێتی لە گەنمدا بوونی هەیە، بۆیە پێکاتێکی زۆر گرنگە بۆ مرۆڤ. و ئێمە لەم تەورەدا باس لەو دەکەین زین ئایا تایبەتمەندی ئەو خاکەی کە پێویستە گەنمی لەسەر بچێندرێت و چاندنی بۆ بکرێت چۆنە، وەروەها چ جۆرە گەنمێک لە هەرێمی کوردستاندا زیاتر بوونی هەیە و ئایا ئەو جۆرەی کە لە هەرێمی کوردستاندا دەچێندرێت لەکوێوە دەهێنرێت، ئایا خۆماڵیە یاخود لە چ شوێنێکەوە دەهێنرێت. بە وردی باس لەسەر گەنم دەکەین و بزانین ئایا ئەو بارانە باشی کە ئەم ساڵ باریچ کاریگەرێک لەسەر بەرهەمی گەنمی ئەم ساڵ دەکات. گفتوگوی ئەم بابەتە دەکەین با میوانداری زانا محەممەد، شارەزای توێژینەوە پشت و کاڵەکان کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. یاخوا بەخێر سەرچاو. بزانم ئایا ئەو بەرهەمەی کە لە ئەم ساڵدا ئینشاڵڵا دێتە بەرهەم چ کاریگەریەکی هەبوو بەهۆی ئەو بارانەی کە باری ڕێژێکی زۆر باشباری لەم ساڵدا جیاواز ئەبێت لە بەرهەمەکانی ساڵانی پێشووتر لە چ ڕوویەکەوە لە ڕووی کوالیتیەوە جیاواز ئەبێ خۆ چۆنی جیاواز ئەبێت. دەستان خۆش بێت، سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر ئیزافەیەک بۆ قسەکانی ئێوە لەسەر گەنم. گەنم بەرهەمێکی استراتیجی ئابووری زۆر گرنگە و پەیوەندی بە ئاسایشی خۆراک و ئاسایشی میلەتانەوە هەیە. ئەنی پێشەوەی گەنم خواردن بێت سیاسەتە استراتیجە ئابووریە. بارانی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان ئەگەر باسکەین ڕێژەیەکی نائاسایی بوو لە زۆریە کە ئەگەر باسی پارێزگای سلێمانی بکەین، ینی هیچ ساڵێک نزیکەی من ئەوەی متابعی بەڕی بارانباری نەکەم، هیچ ساڵێک بوو ئەم ساڵ لە هەموو ناوچەکانی ینی لە سنوورە کوشت و کاڵێ جاجەکانی لە 1000 ملیم نەباریوە. ڕاستە لە سنتەری سلێمانی یا لە پێنجوان یا لە یەک دوو ناوچە چ بێتە 1000 ملیم، بەڵام ئەم ساڵ بە تێگڕا 1000 ملیم بوو. بارانی زۆر یان ئاوی زۆر بۆ ڕووەک زەرەر و زیانی خۆی هەیە و باشیشی هەیە. زەرەر و زیانەکەی ئەوەیە کە ئەبێتە هۆی کە ڕۆکەکان نێڵێت ڕێژان هەناسە بدات بۆی شەی زۆرەوە لە قاگە، کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە نێڵێت ڕۆکەکان بە تایبەتی گەنم، بە تایبەتی لە ڕووبەرە تەختەکان ئەوانی کە ڕێژێکی زۆر قوڕ لە خاکەکانە هەیە گەشەیەکی باش کات. بۆی ئەمە لە هەندێک سنووری کوشت و کاڵیمان بۆ هۆی باران زۆریەوانێ بڕشتی گەنم بەو شێوێ زۆر نییە وەکو لە ساڵانی ڕابردوو کە بە ڕێژەیەکی مامناوەند و بە شێوەیەکی ڕێکوپێک ئەبانێت. بەڵام بەگشتی بەرهەمهێنانی ینی ڕێژەی گەنم و بەرهەمی گەنم بە ڕێژێکی باش هەیە ئەم ساڵ کە بە پێی سەردانەکانی ئێمە کە بۆ ناوچەکانی جاجەکانی پارێزگای سلێمانی کردومانە لە سایە 50 بۆ 60 بەرهەمێکی زۆر باشیان هەیە. 30 بۆ 35 مامناوەندە، هەندێک لە ڕووبەری کەش بۆی ئاوزۆریەوە خنکاوە بەرهەمێکیان کە ببێت. بەگشتی بەرهەمێکی زۆر باش هەیە. کاتە مانای بوونی بارانێکی زۆر ئەمە باش نییە، مەرز نییە باش بۆ ئەو بەربوومی گەنمەکە هەیە. بەڵێ بارانی زۆر شەی زۆر زەرەری وەکو وشکە ساڵی وەکو بارانی کەم و گەرماوەیە. زۆر باشە. گەر باس لە گەنم بکەین بەگشتی لە کوردستان، ئێمە تا چەندێک توانیمانە سوود لەم بەرەوبووم دەخڵودانە ببینین بۆی کە بەرهەمی بین لە هەرێمی کوردستانە، چونکە ئێمە خاکێکی بەپیتمان هەیە، ماشەڵڵا دەستی کاری باشمان هەیە لە ڕووی جوتیارانەوە، توانیمانە لە ناوچە جیاوازەکان لە شوێنە جیاوازەکان ئەم بەربوومە گرنگی پێبین وەکو خۆی. گەنم و چاندنی گەنم بەڕاستی وەکو تۆوتە کەشوهەوای لەباری هەیە و جوتیاریشی هەیە، ینی شارەزاییەکی باشیش هەیە لە لای جوتیاران بۆ چاندنی و گرنگیدانیش هەیە لەلایەن وەزارەتی کوشت و کاڵ و حکومەتەوانێ بە گەنم. و بۆیە ساڵانش لەبەر وەرەگیرێتەوە لە سایلۆکانە، ئەمە بۆی ئەوەی ئیتیمامدانە و گرنگیدانە بەم بەرهەمە بازاڕیشی هەیە، ینی ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە گەنم گرنگی پێدرێت و گەنمەکانی ئێمە گرنگیدانەکە کەوتۆتە سەر ئەوەی کە
واری توێژینەوەشی هەیە ینی سەرەکانی توێژینەوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ئیدارە سەربەخۆکان کاری باشەکەن هەر سەر بە وەزارەتی وەزارەتی کشت و کاڵن بەڵێ کاری باشەکەن لە بەرهەمهێنانی تەرزی نوێ سنفی نوێ لە گەنم کە پەسەند دەکرێت بە شێوەیەکی زانستی لە لیژنەکانی پەسەندکردنی تۆ لە لیژنەی پەسەندکردنی تۆ لە بەغار ئەوش ئەدرێتەوە بە جوتیاران زۆربەی زۆری ئەو بەڵێ خۆی بە پێی یاسا و بە پێی تعلیماتەکە هیچ تۆ یەک نابێ بێتە هەرێمی کوردستان و عێراقەوە ئەگەر توێژینەوەی لەسەر نەکرابێت و پەسەند نەکرابێت لەلایەن لیژنەی پشکنین و پەسەندکردنی تۆ لە وەزارەتی کشت و کاڵی عێراق. ئەمە هەنگاوی گرنگە بەڵێ ئەمە گەنم زۆر قۆناغی زانستی بڕیوە بەڵام وەکو تۆوتێ هێشتا ماوێتی ینی گەنم هێشتا ئەمە ئەتوانین بەرهەممان بکەین بە دوو ئەوەمە ئەتوانین بە زانستی تر زیاتر چاندنی گەنم بکەین ئەتوانین گەنم بە پێی کوالیتی بازار بۆ پیشەسازیکردنی جۆرە جیاوازەکانی ئارد بەرهەم بێنین ئەتوانین یعنی ئەوەی کە هەیە ئێستا ڕاستە زۆر قۆناغی بڕیوە بەرهەمهێنانی گەنم بەڵام تا ئێستا سوڕی تەواوەتی خۆی بە تەواوەتی لە دروستکردن و لە بەرهەمهێنان و لە پیشەسازیکردنی هێشتا تەواو نەبووە هێشتا مایەتی لەبەرەوەی ئێمە تا ئێستا ئیستینادی گەنمەکەین ئیستینادی ساوەرەکەین بڕوێشەکەین جۆرەکانی ئارد دەکەین بەڵام قۆناغی باشیشمان بڕیوە لە پیشەسازیکردنا هەنگاوێکی بە زۆر باشمانەوە کە کەرتی تایبەت بە هاوبەشی لەگەڵ وەزارەتە ئێستا بە پیشەسازیکردنی ئارد هەیە بەرهێمانی ساوەر هەیە بەڵام تا ئێستا هەموو پێکاتەکانی تر نەکراوە مەسەن بۆ نمونە معکەرۆنی کە ئێستا ئەم جیلی ئێستا زۆر بەکارێنن تا ئێستا هاوردەیەکەین کە لە گەنم دروست دەکرێت ئەوە لە سەرەتای بەرنامەکە لە نییە هاوکارم و دوتی تا ئێستا من زانیاری نیە بڕۆ ناکەم ئێمە کارگەیەکی بۆ معکەرۆنیمان هەبێت کە معکەرۆنی تا ئێستا خۆمان دروستمان ناکرد بەس ساوەرمان هەیە بڕێشمان هەیە بەڵام تا ئێستا تەواوەتی نەبووە ینی تا ئێستا نەگەشتێتەوەی کە دوورکەوینەوە لە هاوردەکردن هیچ کەسێک هەوڵی نەداوە کە کارگێکی لەو جۆرە بهێنێتە هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی کە ئەم بەرهەمیشمان هەبێت لەبەر ئەوەی کە ئێمە ساڵانە گرمێکی زۆرمان هەیە کۆزانین جوتیاران ساڵانە کێشەی ساختکردنەوەی گرمەکانیان بۆ دروست ئەبێت ناڵم ئێستا پرۆژێک هەیە پرۆژەی بە بازارکردنی دانەوێڵەکان لەوەیە گەنم کە لە هەر سێ پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان جێبەجێ کراوە لێرە لەگەڵ کۆمپانیای قەیوان کراوە و کارگەی ئارد و جۆرەکانی ئارد ئێستا بەرهەمێنرێت و ساوەر و بڕێژی بەرهەمێنرێت بەڵام معکەرۆنی تا ئێستا نەکراوە لەبەرەوەی کارگەکە نرخێکی زۆر گرانی هەیە بەڕاستی و پێویستی بە پاڵپشتیشە ینی تۆ کە ئەو کارگەیە دامەزرێنیت پێویستە حکومەت پاڵپشتی لێ بکات لە دەرەوەی سنوورەکان نێت و معکەرۆنی و گەنم لە هەموو وڵاتێکە حکومەتەکان زۆر پاڵپشتیەکەن لەبەری قورتی سەرێکی خەڵکە ئەو پاڵپشتێکە لە وڵاتانی دراوسێ هەیە بۆ ئەو پرۆژەیە لە ناخۆمانە جارێ بەو شێوەیە نییە لەبەرەوە تۆزێک خۆتە زانی سەرمایش ئەترسێت ناچێتە پڕ هینەکەوانێکە مسۆگەر نەبێ قازانجی نەبێت تا ئێستا کارگەی معکەرۆنی خۆمان دانەمەزراونە باشە گەر باسێک لە جۆری گەنمەکان بکەین بەڕێستان وەکو توێژەرێک ئەوی شارزاییتان هەبێت لە هەرێمی کوردستانە چەند جۆر گەنممان هەیە یان زیاتر ئەو جۆرە گەنمانە چین کە دەچێنرێت ئەو گەرمانەی کە ئەچەندرێت لە هەرێمی کوردستان و لە عێراقا زیاتر وەکو تۆوەکەی ڕەسەناتەکەی دوو سنتەر هەیە لە دنیاە سنتەری سمیت هەیە لە مەکسیکە و سنتەری ئیکاردا هەیە ئەمانە دوو ڕێکخراوی توێژینەوەی جیهانین سەر بە ڕێکخراوی سیگارن کە کاتی خۆی لە شەستەکانە لە ئەنجامی دروستبوونی برسێتی و مەجاعات دروست بووە ئەم سنتەرانە ئەم توێژینەوە ئەم سنتەرانە تا ئێستا بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەم تۆوانە بەرهەمێنن و سەرچاوێکن بۆ هەموو جیهان یعنی ئەو گەنمەی کە لەلای ئێمە کرێت ئەو گەنمێکە لە تورکیا کرێت لە وڵاتانی دراوسەیە کرێت سەرچاوەکەی لە ئێستاە بەعام سنتەری سمیتە لە مەکسیک و ئیکارداکە لە هەر سەر بە ڕێکخراوی ئیکاردایە ئەمانە بە بڕی زۆر کەم
داوایەکەین بەهۆی پەیوەندی زانستیمان لەگەڵیانە و لێرە توێژینەوەی لەسەرەکرێت توێژینەوەی لەسەرەکرێت بۆ ماوەی 3 ساڵ لە هەموو ناوچەکانە تێستەکرێت بە تەواوەتی کە ئەم گەنمە گونجاوە بۆ کەش و هەوای ئێمە دوورە لە نەخۆشیەکان و بەرهەمی زۆرە بۆ ژینگەی گۆڕاوەکان هەر باشە بەو شێوەیە کە تەواو بە تەواوەتی تێستەکرێت لە ڕووی تەندروستی و لە ڕووی نەخۆشیەکان و لە ڕووینەوە ئەنجام گەنمە بە قۆناغی زانستی ئاڕات بە چەند قۆناغێک زیاکرێ و دواتر ئەدێ بە جوتیانان وەکو گەنمانێک کە ئێستا هەیە مەسەلەن لە سلێمانیە گەنمی ئارازە بووە گەنمی سلێمانی 2 هەبووە گەنمی بەکرەچە 2 هەیە و کۆمپانیا کشت و کاڵەکانیش ینی ئەوانیش تۆ هێنن و ئێن بە لیژنەی تەصدیق و عتمادی بەغا ئەوانیش پەسەندێکە ئەم ساڵ مەسەن 2 جۆری زۆر باش هەیە میران کە کۆمپانیای قەیمان سەرپەرشتی کردو خۆیان پەسەندیان کردووە لەگەڵ بەکرەچە 2 لە پارێزگای سلێمانیە کە سنتەری توێژینەوەی کشت و کاڵێن لە پارێزگای سلێمانی و لە پارێزگاکانی تریژ هەیە هەولێرد و چوار و کۆیە لە کەلاری یە قەڵای ئەمانە هەمووی ئەو سڵپانن کە پەسەند کراون و باشیشن وە گەرمەکان زۆر جارە بیستم لە ڕاگەاندنەکان باز لە گەرمی گۆڕاوەکەن گەرمەکان گۆڕاون و من گەرمەکان هیچ گۆڕانکاریەکیان بەسەر نهاتووە و گەرمەکان لە ڕووی تەندروستیشەوە هەر باشن کاتۆ باوەڕە بۆ چیە گەڕێتەوە کاڵە گەرمی گۆڕاو خۆی سێریکە خۆی نەخۆشی زۆر بڵاو بۆتەوە لە بۆ مرۆڤ زۆر شت هەیە و نەخۆشیێکی ژەیە کە مناڵان و هەندێک کەس حساسیەتان هەیە بە گلۆتینی ناوگەنم ئەمە ژەرک و نەخۆشیانی تر کە جاران نەبوو ئێستا هەیە بڵاو بۆتەوانێ بە گلۆتین هەیە بەڵام ئەو گەنمانی کە هەیە نەخێر ئەو گەنمانە هیچ دەستکارێکی تیان نەکراوە مەسەنن مەڵێن مۆدیفیکیشن نین دروست کرابن و دەستکاری کڕۆمۆسۆم و شتەکانیان کرابێت نانە هەر پەروەردەیەکی زانستی کراون کە هەیە بەپێی زانست و بەپێی ئەوەی کە هینە ینی لە ڕووی خواردن و تەندروستیەوە هاڵی حەڵاڵە ئەوە نییە بڵێ دەستکاری کرابێت و دەستکاری کڕۆمۆسۆمەکان کرابێت و شتێکی کاران دروستکردنە نا ئەو گەرمانێک هەر ئەو گەرمانی خۆمانە ئەو نوعیکە وێمێ پێوتێ گەرمی بەهاری پێوترێت هیچ کێشێکی نییە لە ڕووی تەندروستی و لە ڕووی زانستیەوە باشە بە پێ توێژینەوانەی کە ئێوە ئەنجامتان داوە ئایا چ خاکێک و شوێنێکی هەرمی کوردستان زۆر لەبارە بۆ چاندنی گەنم و ئەو جۆرەشی کە زۆر گونجاوە لەگەڵ خاکی ئێمەیە چ جۆرەکە خۆی گەنم وەکو وتمان وەکو تۆش باسە کرد لە بەری قوتی خەڵک و هینە زۆر گرنگە بۆ مرۆڤایەتی خواوا دروستی کردووە لەموو خاکێکە ئاڕن یعنی ئەگەر دیراسی سەیری گەنم بکەیت هەموو ڕۆژێک گەنم ئەدوورێتەوە لە دنیا بە پێی وەرزەکانی ساڵ بەردەوام گەنم ئەدوورێتەوانێ لە سەر گۆی زەوی گەنم لە هەموو خاکێکە بەرهەمی خۆی هەیە بەڵام ئیتر ئیدارەدانی مهمە چۆن کە پێویستی بە ئاو بوو ئاوی ئەیت چۆن پێویستی بە خۆراک بوو خۆراکی ئەیتێ تەمان بە شتە باوەکەشی کە باواڵی خاچێکی بەپید بێ خاکێک بێ کە مادەی خۆراکی باشی تیابێت ئەینا گەنم لە هەموو ڕووبەرێکا بێت ئێستا شوێنێکم پێ بڵێ لە عێراقە گەرمیتیانە بێت لە شار باشێڕە بێت لە پێنجوونە بێت لە بەسڕەشە بێت کە چەند پلەی گەرمی جیاواز هەیە چەند خاکیان جیاواز هەیە و لە هەموو خاکێک ئەبێت بەڵامی تر بەڕێوەبردننی و بەپیتی خاکەکە و بوونی ئاو ڕێژەی بڕشتەکەی لە دووەرمێکە مەسەلەن لە دووەرمێکە لە خاکێکی زۆر باش و بەپیتا 2 تەنەیە تەنێکەیە لە دووەرمێکە 750 کیلۆ لە خاک و بێپیت و شتەکانیشە 300 کیلۆ بۆ دووەرمێ 450 کیلۆ دووەرمی ینی گەنم لە هەموو زەویەکە بەرهەمی خۆی هەیە جۆرەتی گەنمەکە دەورە ئەبینێت بەڵێ ویراسی گەنم زۆر میمە جێنێتیکی گەنم کە بەرگری بکە لە کەشە نالەبارەکان و توانای پیتاندنی گوڵەکەی هەبێت و بتوانێت بەرگریکە لە نەخۆشیەکان و توانای هەڵمژینی مادە خۆراکەکانی هەبێ ئەوان هەموو گرنگە بەڵێ ئەبێ سنفی گەرمەکە ویراسی گەرمەکە هەڵبژاردننی بەپێی کەش و هەوای خۆت کە هەتا ئەو هەشوێنێک بێت کاریگەری زۆر هەیە لەسەر بەرهەمهێنانی لەسەر بڕی بەرهەم گەر باسێک لە
کاتی چاندنی گەنم بکەین و شێوازی گەشەکردنی شێوازی ئاودێری بە ئاوی بارانەیان ئەو تا لە چی وەرزێکیشا بوومەکەی ئەچنرێتەوە ئەمانە گەر باسکەین لە شێوازی گەشەکردنی گەنمە خۆی بۆی ئەو گۆڕانکاری کەشوهەوای کە ئێستا دروست بووە و هەموو شوێنێکی گرتوێتەوە چاندنی گەنم هەندێک تاخیر بووە بەپێی سەرچاوەکانی کتێب کە سابت بووە دانرا بوو 15 بۆ 15 بوو بەڵام ئێستا کەشوهەوا گۆڕاوە و ژینگە گۆڕاوە ڕێژەی پلەی گەرمی گۆڕاوە تاخیر بووە ئێستا ئێمە بەپێی توێژینەوەکان کەیکەین پێمان باشە لە مانگی 12 بکرێت ینی لە 15 بۆ 15 بکرێت با باشتر بڵین ئەو کاتانە باشترین کاتە بۆ چاندن و باشترین ئاودان ئەوێ گەنم ئاوی زۆر پێویست نییە گەنم ئەتوانی بڵێ بە 250 بۆ 300 ملیمی بارانبارین بە کاتی منتەزەم ئاوی بیت ئەوەی بەسە و بەرهەمێکی زۆر باشیان پێویستی بۆ نیە 1000 ملیم لیبات و نامنتەزەم بێت و هەر ئاوی بیت ئەو کاتانی کە پێویستی بە ئاوە ئاو بدرێت و ڕێژێکی زۆریشی ئاو نایێت گەنم ینی هەتا مادە خۆراشەکانیشی بەو شێوەیە زۆر پێویست نییە کە هەندێک مبالغەی تیاکە بڕێکی زۆر لە سەمادیانێنێ بڕێکی زۆر لە ئاودانی هینەکەن ئاودانی تەقلیدی ئاوی جۆگەکانەکەن باشە نەخۆشی لی نایەت نەخۆشی لە هەموو گەرمەکە هەیە بەڵام ئەو سڵفانە هەڵەبژێرێت کە بەرگرین بۆ نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشی ژەنگ نەخۆشی ژەنگێکە لە نەخۆشیە خراپەکان کە هەیە ئەگەر چاندنی گەنمەکە هەموو ساڵێک لە زەویەکە دووبارە بێتەوە بەردەوام بەڵێ هۆکارێکە بۆی کە نەخۆشی لەو خاکە بڵاو بێتەوە بیا لە گەنمەکان بەڵام پێویستە چاندنی گەنم بە خولی کوشت و کاڵی بکرێت زەویە کە ئەکرێت بە گەنم ئەم ساڵ پێویست نیە ساڵێکە بکرێت پێویستی بە زیرەکی جوتیارەکەی لەوەیە بەڵێ ئەبێ بکرێت بە پاقلەمەنیەکان بۆ نمونە بکرێت بە لە هاوینە بکرێت بە بەرهەمە هاوینەکان بکرێت بە گەرمە شامی بکرێت بە برنج بە تایبەتی و زەویانی کە ئاویان هەیە پێویستە بەو شێوە خولی کوشت و کاڵی بینێم لەبەرەوەی نەخۆشەکان ڤایرۆس و بەکتریاکان ئەگەر سایکڵی ژیانیان لە خاکە تێگنیت کە بە چاندنی بەرهەمە جیاوازەکانە بێت ئەوانە ڕێکە بن گەورە بن دوایی بە ئاسانی ئەتوانن بە گەرمەکە بێرن و ڕێگی تووشی نەخۆشیکە گەڵای تووشی نەخۆشیکە بەڵام بە خولە کوشت و کاڵەکان بەڵێ لە ناوەچن بۆیە چاندنی گەنمی ئێستا کە ئێمە هەمانە یەک سیستەمە لە هەرێمی کوردستان زەویەکان بەرداوامەکەن بەگەنم سەرجاوەکە بۆ نەخۆش درێنەکردنی کاتەکەی کێیە درێنەکردنی بە پێی هینەکان ئەگۆڕێ مەسەنەن لە گەرمیانە جۆ لە 15 بۆ 25 دەست پێکە گەنم لە 25 بۆ 1.6 دەست پێکە هەتا یە بە ئێرە سەرتر بەسەن لە پارێزگای سلێمانی 1.6 بۆ 6 دەست پێکە لە پێنج نێمە توێژنوێکمان هەبوو دوێنێ ئەچێتە 25 ببوورە 25 بۆ نزیک مانگی حوت پێگات یعنی بەپی پلەی گەرمە بەس لە جنوب لە مانگی 4 دروێناکەن ئێستا ئەوان لە سایلۆکان گەنم وەرەگیرێتەوانێ فەلاحەکان مزاراکەن ئەڵێ بڕی کەممان لێ وەرەگرێت حکوومەتی عێراقی و بە پارێکی کەم لێما وەرەگرێتەوانێ ئەوە عنی لێ دەست پێکردەوە بەڵام ئێستا لە پارێزگای سلێمانیشتا گەنمی جوتیانە بەرەو با بازارکردنی بۆ سایلۆکان نەڕۆشتووە تەوەقع ئەەکەم لیتر لە هەفتەی ئایندەوانە دەست پێ بکات یان هەفتەی کاکزانەوە باسێکیش لە ساری گەنم و هەروە بازارکردنی گەنم بکەین بۆچی هەموو ساڵێک جوتیاران کێشەی بازارکردنی گەنم یان بۆ دروست ئەبێ وە کێشەی ئەویان بۆ دروست ئەبێ کە سایلۆکان سارێکی کەم لیان وەرئەگرنەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە زۆر ڕاستە پلانی حکوومەتی عێراقی ئەم ساڵ بۆ وەرگرتنەوەی گەنم بۆ ساڵی 2025-26 تەقلیسی تایە ینی ئەتا بۆ ناوچەکانی خۆشانتیایەتی بەڵام بەو شێوەیە نییە کە مزڵمێکە لە هەرێمی کوردستان و ئەو غەتر لە هەرێمی کوردستانەکەن ئەم ساڵ بۆ هەر تەنێک 700,000 دانراوە بۆ ئەو ڕوبەرانی کە بە سیستەمی ئاودان و یان بە ڕێی تەقلیدی کە باسمان کرد ئاودانەکەن ئەمە بۆ حکوومەتی عێراقی ئەمە پێوتریاوانی کە لە پلانان
ئەوانەی کە لە پلانان هەر تەنێک 700,000 هاتێت کە بە سیستەمی ئاودان ڕەشەکان ئاودراوە یان بە هینەکەن بڕی 500,000 داناوە بۆ ئەوانەی کە لە دەروی پلانن بۆ دەروی پلانن اینجا هاتووە وردەکاریەکەی کردووە 700,000ەکە غلەی داناوە غلەی دووەم یعنی لە دوێنمێکە کە دوێنمی عێراقی 2500 متر مربع 700,000 داناوە بۆ ئەو ئەرزانی کە بە سیستەمی ئاودان ئاودرێ و 900 کیلۆغرامی داناوە بۆ هەر دوێنمێک و ئەوەی کە بە ئاودانی ئاسایی ئاودرێ 750 کیلۆغرامی داناوە بۆ دوێنمێک بەڵام بۆ هەرێمی کوردستان ئەمە دایناوە لەناو پلانە و زۆربەی گەنمەکانیەوان دانراوە لەناو پلانەیە بۆ بڕەوەرەگیرێتەوە یعنی 500,000ەکە کە دایناوە بۆ ناوچە دابڕاوەکانن یان هەندێک زەوی ئەوەیە کە بە تایبەتی لە کەرکووک و سەرگەڕانەوانە دانراوە ئەو تا بین فەلاحەکان بەردەوام خۆ پیشاندانەکەن لەسەر ئەوە ئەڵێمان لە دەروی پلاندانن داناوە لە هەرێمی کوردستان 400,000 تەنی داناوە 400,000 تەنەکەشی کردو بە دوو بەشەوانە 292 ئەوەی کە لەناو پلانە هەیە و 500,000 ئەوانەی کە لە دەروی پلان هەیە ئەمە بووە بە کێشێکی گەورە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان چکەوەی کە ئەڵێ حکوومەتی عێراقی ئەوەی کە بە پلان دایانێ ئەڵێ بە پلان دانراوە ئەو فەلاحانن کە چێڵگەکانیان لە بەشە کوشتتوکاڵی بەڕێوەرتە کوشتتوکاڵەکان تەسیل کراوە و ناویان چۆتە سایلۆی وەزارەتی تیجارە بۆ وەرگرتنەوەی گەنم ئەمانی هەرێمی کوردستان هەمووی ناوەکانیان چۆتە بە پلان دانراون هەمووی بە پلان دانراون و ینی شمولی ئێوەکەن کە بە هەر تەنێک بە 700,000 دینار لیان وەرگێتەوە بەڵام ئەم هاتووە 400 تەنەکە خۆی بڕەکەەوە زۆر کەمە 292,000 داناوە بە 700,000 و 108,000 داناوە بە 500,000 کە لە کاتێکە ئێمە هەر هەموو 400,000 تەنەکە کە بڕێکی زۆر کەمە ئێمە زۆر زیاتر لە ئەتوانم بڵم ملیۆن بۆ ملیۆنی و تەن بە ئاسانی ئێمە هەمان ئەمساڵ 400,000 داناوە و کردێتی بە دوو بەش بە 500,000 بە 400,000 و خۆی بەعام ڕاستە تەقلیسی کردووە نیازی هەیە حکوومەتی عێراقی لەبەروی گەرمی پاری ماوە لەبەری کێشەی پارەدانی هەیە بۆ هینەکان تا ئەم ساڵیشی پار نەدراوە بەردەوام فەناحەکان هەر مەزاهراکەن داوای پارەکە نەمانە و غلەشی دوێنمیشی کەم کردێتەوە بەڵامی ئێرەی زۆر کەم کردێتەوە بەڕاستی ینی ئەمە هینی ینی پلانێکی زانستی نییە بێ دوورە لە زانستیەوە و ئەمە بەوای تێگەین کە سیاسەتێکە دژی گەشەکردنی گەنم و جوتیارانی ئێمە بەکارێن بەڵێ سپاس بۆ بەڕێز زانا محەممەد شارزەی توێژینەوە کشتتوکاڵەکان بۆی کە لەم تەوەرە لەگەڵمانە بۆی سپاس بۆ زانیاریەکان.